ئەوە نیشانی دەدات دەوڵەتی تورکیا بێ جیاوازیکردن لە نێوان کورداندا هێرش و داگیرکاری خۆی پەرەپێ دەدات. بە تایبەتیش دوای ڕیفراندۆم لە دەوڵەتی تورکیا و بە دەنگی بەڵێ بۆ ئاردۆغان و حیزبەکەی هێرشەکانیان چڕتر کردوێتەوە بۆ سەر هەرێمی پاراستنی مدیا و هەروەها لەشکرکێشەکانیان بۆ سەر سنوورەکانی ڕۆژئاوای کوردستان زیاتر کردووە و لە نیوەشەوی ئەم شەویشدا هێرشەکانیان بۆ سەر شەنگال دەری قسکە دەوڵەتی تورکیا داگیرکردنی کوردستانی دەوێت بێ جیاوازیکردن و لە شەهیدبوونی پۆلێک پێشمەرگە و گریلا و خەڵکی مەدەنی لە شەنگال دەرکەوت گەلی ئێمە هەدەفە بۆ داگیرکردنی تورکیا نەک حیزبێک پارتێک لایەنێک پارچەیەک شارێک ناوچەیەک.